تارمایەکانی سیوێکی ئاپ لە ئەرشیفی ئەمریکادا. سیوێکی ئابی 1996 ئەو ڕووداوەی باڵانسی هێزی لە کوردستان گۆڕی و تا ئێستاش ئەو دۆخەی لە کوردستاندا هەیە دەرئەنجامی ئەو ڕووداوەیە کە تیایدا پارتی دیموکراتی کوردستان سەرەڕای ئەوەی دەنگی زۆرینەی نییە لە هەڵبژاردنەکاندا بەڵام بۆتە حاکمی مۆتڵەقی کوردستان و بە تەواوی پایتەختی هەرێمی کوردستانی بەدەستەوەیە. بەڵام ئەم ڕووداوە بێپێشینە نییە. لەم راپۆرتە تایبەتەدا کە پشتی بە چەندین بەڵگە و ئەرشیفی ئەمریکا بەستووە ڕووداوەکانی پێشسیوێکی ئابوو ئەوەی وای کرد بارزانی هانا بۆ سەددام ببات و هەڵەکانی تاڵەبانی و شەڕی ناوخۆ و پلانەکانی لەسەر کارلابردنی سەددام و چارەنووسی کەرکووک ڕوون دەکرێتەوە. کاتێک ساڵی 1991 بە فەرمانی سەرۆکی ئەمریکا جۆرج هوکەر بۆشی باوک کۆشکی سپی پلانێکی شاراوەی ناوەندی هەواڵگری ئەمریکی CIA پەسەند کرد بۆ لەسەر کارلابردنی سەددام حسێن سەرۆک کۆماری ئەو کاتی عێراق. بەپێی ئەم پلانە ئەمریکا بەنهێنی کار بکات بۆ لەسەر کارلابردنی سەددام حسێن لە ڕێگەی هەوڵی کودەتا یان کوشتن لە ڕێگەی کەسە نزیکەکانیەوە. بەڵام پلانەکە ئەوە بوو کە تەواوی کارەکان لەلایەن کەسانی عێراقیەوە ئەنجام بدرێت و ئەمریکا بە نهێنی سەرپەرشتی بکات. چونکە بەپێی یاساکانی ئەمریکا هەواڵگری ئەمریکی نابێت تێوە بگرێت لە کوشتنی سەرکردەی وڵاتانی بیانی. هەرچەندە بوشی باوک کە لە دوای وەدەرنانی سەددام لە کۆیت لە ڕوخاندنی حکوومەتی عێراق پاشگەز بوویەوە بەهۆی ڕاپەڕینی شیعەکان لە باشوور و ڕاپەڕینی کورد لە باکوور. ترسی ئەوەی هەبوو کە ئێران دەست بەسەر عێراقدا بگرێت لە ئەگەری لاوازکردنی سەددامدا. بەڵام بۆ ژویستی ئەوەی هەبوو سەددام لە دەسەڵات دوور بخاتەوە و بۆ ئەوەش CIA لە ڕێگەی پلانێکی نهێنیەوە دوو بنکەی بۆ ڕاپەڕاندنی کارەکان دامەزراند. بنکەی یەکەمی CIA با هاوبەشی هەواڵگری بەریتانی M16 کە لە ئوردن بوو لە ڕێگەی کۆنەباسیەکانی دانیشتووی بەریتانیاوە کار دەکرا بۆ هێنانی ئەفسەرانی باڵای سوپای عێراق و دەستگای هەواڵگری عێراقی. ئەم بنکەیە بەرەی ویفاقی نیشتیمانی ئەیاد عەلاوی وەک هاوبەشی سەرەکی عێراقی دەستنیشان کردبوو و موچە و بودجەی تایبەتی بۆ دابین کردبوو. عەلاوی بۆ خۆی یەکێک بوو لە سەرکردەکانی حیزبی بەعەس کە لە ساڵی 1970 عێراقی بەجێهێشت بوو و بەڵێنی ئەوەی بە ئەمریکی و بەریتانیەکاندا بوو کە پەیوەندیەکانی خۆی لە ناو حیزبی بەعەس بەکاردێنێت بۆ لەسەر کارلابردنی سەددام. بنکەی دووهەم لە هاوینە هەواری سەلاحەدین بوو لە هەولێر کە کاری کۆکردنەوە و ڕێخستنی هێزەکانی ئۆپۆسیۆنی عێراقی بوو بە سەرپەرشتی ئەحمەد چەلەبی. چەلەبی نەیدەتوانی سەردانی ئوردون بکات بەهۆی ئەوەی تێوەگلا بوو لە کاری گەندەڵی و شتنەوەی پارە کاتێک کارمەندی بانک بووە و کاری کردووە لە نێوان بانکەکانی ئوردن و بەریتانیا. بنکەی یەکەم زیاتر کاری دەکرد بۆ کۆکردنەوەی بەعسیە هەڵاتوەکان و ڕاکێشانی کەسانی نزیک لە سەددام. ئەوە بوو کە حسێن کامل پەیوەندی کرد بۆ گروپەوە بەڵام دواتر بە فشاری سەددام گەڕێنرایەوە بۆ عێراق. سەرپەرشتیاری هەردوو بنکەکە کەسێک بوو بە ناوی ڕۆبێرت بەیر کە ناسناوەکەی بۆب بووە لای سەرکردە عێراقی و کوردەکان سەبارەت بە کارەکانی و هەڵسوکەوتی سەرکردە کوردەکان بە تایبەت تاڵەبانی و بارزانی. بۆب لە دووتوی کتێبەکەیدا بە ناوی سینۆ ئێڤڵ باز لە ناکۆچی ناوخۆی کورد دەکات وەک لەمپەر لە بەردەم کارەکانی CIA. بەرلەم ئەرکا بۆب لە ئەفغانستان و کۆیت و فەڵەستین و لوبنان و تازگستان و چەندین وڵاتی تر کاری کردووە. پلانەکانی ئەمریکای بەنهێنی جێبەجێ کردووە. لە ماوەی کارکردنی لە کوردستان بۆب توانی ژمارەیەکی زۆری سەرکردەی عێراقی کۆ بکاتەوە و لە دەوری کۆنگرەی نیشتیمانی عێراقی کە ئەحمەد چەلەبی سەرپەرشتی دەکرد بۆ ئەمە بەستەش ئەو کەسانی بەشدار بوون لەم کۆنگرەیە ڕاستەوخۆ موچەیان لە CIA وەردەگرت. ڕۆژنامەی واشنگتن پۆست لە 12 ئەیلولی 1996 واتە دوای ڕووداوەکانی سیوێکی ئاب بازدەوە دەکات کە هەریەک لە تاڵەبانی و بەرزانی موچەیان لە CIA وەردەگرت. ئەمە جگە لە هاوکاری تر بۆ ڕێخستنی هێزەکانیان. بەڵام ئەفسەرەکەی CIA دەڵێت سەرکردە کوردەکان ئەو پارەی بۆ پێشمەرگەوەریان دەگرت دەیاندا بە ئۆتۆمبیلی توێتا لانکرۆزەر بۆ گواستنەوەی بەرپرسەکانیان بە شارەکانی کوردستاندا. سەبارەت بە موچەی بەرپرسانی کوردیش بەرپرسەکەی CIA دەڵێت چەند جارێک تاڵەبانی گلەیی لە کەمی موچەکەی دەکرد و باسی لەوە کردبوو کە بارزانی
پارێکی زۆری لە بە قاچاق فرۆشتنی نەوتی سەددام بە تورکیا دەست دەکەوێت. واشنگتن پۆست دەڵێت کە تێچووی ئۆپەراسیۆنەکانی CIA 100 ملیۆن دۆلار بووە، بەڵام ئەوە بەشی ئەوەی نەدەکرد کە موچەی سەرکردەکانی ئۆپۆزیسیۆن و هەریەک لە بارزانی و تاڵەبانی زیاد بکەن تا ئەوەی شەڕ ڕابگرن. ڕۆژنامەکە وەک ڕەخنەیەک لە ئیدارەی کلینتن دەڵێت تێچووی ئەو سارۆخانەی ئاراستەی سەددام کرا لە دوای سیوێکی ئاب بە ملیۆنان بوو کە ڕەنگە هەر ئەوەندە بەس بووایە بۆ ڕێگریکردن لە شکستی پلانی CIA. بۆب لە کتێبەکەیدا بە ناوی سی نۆ ئێڤڵ کە باسی کوردستان لە پێشڕووداوەکانی سیوێکی ئاب دەکات، باز دەبێ بەڵێنی و بێپلانی وەزارەتی دەرەوە و ئیدارەی کلینتن دەکات بۆ عێراق. بەڕادەیەک ئیدارەی کلینتن بە ئەمری واقع و مانەوەی سەددام بە لاوازی ڕازی بوون. ئەو دەڵێت ڕۆژێک دەیڤد لیت بەڕێوبەری کاروباری باکووری کەنداو لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا گەیشت بۆ هەولێر بۆ کۆبوونەوە لەگەڵ تاڵەبانی و بارزانی تا ڕازیان بکات بە ڕاگررتنی شەڕ. پلانەکەی لیت ئەوە بوو کە بڕی 2 ملیۆن دۆلار دابین بکات بۆ پێکێنانی هێزێکی هاوبەش لە نێوان پارتی وێکێتی، بەڵام لیت هیچ وردەکاریەکی ئەو پارەیەی ڕوون نەکردبەوە. ئەم بەڵێنەی دەیڤد لیت ئەرکی CIA زۆر سەخت کرد و کورد متمانەی بە ئێمە لە دەستدا، بە تایبەت بارزانی کە باوکی مێژوویەکی خراپی لەگەڵ CIA هەبوو. بۆ ماوەیەک شەڕ لە نێوان پارتی وێکێتی ڕاوەستا بە هیوای ئەوەی 2 ملیۆن دۆلار بگات، بەڵام نەپارە هاتوو نادەیڤد سەردانی کردەوە و دیسان شەڕ دەستی پێکردەوە. سنووردارکردنی دەسەڵاتی کورد لە ڕووخاندنی سەددام لەگەڵ گۆڕانکاری لە ئیدارەی ئەمریکا و هاتنی ئیدارەی بیل کلینتن، بەرنامەیەکی CIA ڕوبەڕووی کورتێنانی بودجە بوویەوە و ئیدارەی کلینتن هیچ دڵخۆش نەبوو بە بوونی بنکەی CIA لە هەولێر بەهۆی نزیکی حکوومەتی عراقی و پاشان نزیکی کوردەکان لە ئێران. بۆیە بەهۆی کەمبوونەوەی هاوکارەکانی CIA فشاری زیاتر کەوتە سەر هێزە کوردەکان و پرۆسەی تاڵان و هەڕاجکردنی کەلوپەل و ئامێر و پێویستەکانی دام و دەستگاکان لە کوردستان دەستی پێکرد و تەواوی ئەم کەلوپەلانەش بە ئێران دەفرۆشرا. بەڵام CIA نەیدەتوانی لە ڕووی دارایی و سەربازی زۆر ڕۆڵ بە کوردەکان بدات بەهۆی فشارەکانی تورکیا. بۆیە ئەو پارەی CIA وەک موچە بەسەرکردە کوردەکانی دەدا بۆ ئەوە بوو لە سەددامیان دوور بخاتەوە و بەهۆی ئەوەی ڕێگەش لە شەڕی ناوخۆ بگیرێت، چونکە ئەمریکا مەبەستی بوو هێزەکانی پێشمەرگە وەک پشتیوانی بۆ چەلەبی بەکار بێنێت بۆ ڕووخاندنی سەددام. ئەفسەرەکەی CIA باز لە گفتوگۆکانی خۆی دەکات دەگەڵ بەرپرسانی کورد بەوەی هەمیشە داوای چەک و پارەی زیاتریان دەکرد. بۆیە پاش زیاتر لە 2 ساڵ داخستن تورکیا بڕیاریدا دەواازەی ئیبراهیم خەلیل بکاتەوە بۆ ئەو مەبەستەش سوپای تورکیا لەگەڵ بارزانی گەیشتنە ڕێکەوتن بۆ ڕێگەدان بە فرۆشتنی نەوتی عراق بە قاچاق و لە بەرامبەردا بارزانی بتوانێت سوود لە گومرگی ئیبراهیم خەلیل ببینێت، کە ئەمەش وەک بەنزینکردن بە ئاگردا ناکۆچەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانی تونتر کردەوە کە دواتر شەڕی ناوخۆی بەدواداهات. هەوڵەکانی ئەمریکا بۆ ڕاگررتنی شەڕی ناوخۆ بەر لە سیویەکی ئاب. سەرڕایەوەی بارزانی بەهۆی ئیبراهیم خەلیلەوە داهاتێکی زۆر زیاتری دەستکەوت، بەڵام لە ڕووی ناوچەی جوگرافیەوە تاڵەبانی توانی بووی سلێمانی و هەولێر و دەوروبەری کۆنتڕۆڵ بکات و بەمەش حکوومەتی هەرێم کەوتە بووە دەستێکێتی و ناوچەی نفوسی بارزانیش لە دووەک و ناوچەی سۆران و بەشێکی کەمیش لە هەڵەبجە بوو. ئەمریکا چەندین جار هەوڵیدا بۆ ڕاگررتنی شەڕ، چونکە شەڕەکە زیانی زۆری بە پلانەکانی CIA دەگەیاند. بۆ ئەم مەبەستە وەزارەتی دەرەوەی ئەمریکا چەندین کۆبوونەوەی لەگەڵ نوێنەری بارزانی و تاڵەبانی لە واشنگتن ساز دەکات بۆ نێوەنگیریکردن. تەنانەت لە کاتی شەڕی ناوخۆ لە دیسکی عراقی وەزارەت 2 هێڵی تەلەفۆنی گەرم دیاری کرابوو کە یەکێکیان تایبەت بوو بە پەیوەندیکردن بە یەکێتی و ئەویتریشیان بە پارتی. لەگەڵ بەردەوامی شەڕی ناوخۆ CIA بەردەوام بوو لە پلانەکانی خۆی، چونکە هێشتا شەڕ نەگەیشت بۆ هەولێر و سەلاحەدین کە شوێنی چالاکیەکانی CIA بوو. چەندین کۆبوونەوە و دانیشتنیش لە نێوان CIA و بارزانی و تاڵەبانی ساز کرا بۆ ڕاگررتنی شەڕ، بەڵام سوودی نەبوو. پلانی کودەتا بەر لە سیویەکی ئاب. تاڵەبانی و بارزانی بەردەوام بوون لە شەڕکردن و تا دەهات دەستوەردانی تورکیا و ئێران لە کاروباری کوردستان زیاتر دەبوو. لەلایەک تورکیا پارتی لە شەڕی پارتی کرێکارانی کوردستانەوە دەئاڵاند، لەلایەکی تر ئێران یەکێتی لە چەککردن و هێرشکردنە سەر دیموکرات و کۆمەڵە هاندەدا و ناوناوەش ئێران کارتی سنوورداخستنی
دش با یەکێتی بەکاردەهێنا. هەرچەندە ئەمریکا نیگەران بوو لە زیادبوونی کاریگەری ئێران بەسەر هێزەکانی تاڵەبانیەوە، بەڵام بەهۆی ئەوەی ئێران شوێنی کۆبوونەوەی بەشێک لە هێزە ئۆپۆزیسیۆنە شیعەکان بوو و ئەوانیش هێزی چەکداریان هەبوو، بۆیە لەسەر پێشنیاری CIA ئەحمەد چەلەبی سەردانی ئێران دەکات بۆ ڕازیکردنی ئێرانیەکان بۆ پشتیوانیکردنی ڕووخاندنی سەددام لە ڕێگەی بەشداری هێزەکانی بەدر لە ناوەڕاستی عێراقەوە بۆ پەلاماردانی بەغداد و بەهێزکردنی بەرەی ئۆپۆزیسیۆن. تاڵەبانی ئەم نزیکبوونەوەی ئەمریکا و ئێرانی بە دەرفەت زانی بۆ زیاتر ڕاکێشانی ئێران بۆ ناوخاکی هەرێمی کوردستان، بەڵام ئەم هەنگاوی تاڵەبانی بۆ هۆی دردۆنگبوونی زیاتری بارزانی لە ئەمریکا و چەلەبی. سامی عەبدوڕەحمان لە لێدوانێکیدا بۆ ڕۆژنامەی واشنگتن پۆست سەبارەت بە گومانی بارزانی لە ئەمریکا دەڵێت کێشەی متمانەیە. ئێمە بۆچی چارەنووسی میلەتەکەمان بدەین بەدەست بۆب یان هاری یان دیک یان کەسێکی تر کە هیچ بەرپرسیاری هەڵناگرێت. لە 4 ئازاری 1996 ئەحمەد چەلەبی پلانێکی ئامادە کردبوو بۆ ڕاپەڕینی سەرتاسەری و کودەتا بەسەر سەددامدا، بەڵام چەلەبی نەتوانی ئیدارەی ئەمریکا و نابەرپرسانی کورد بەو پلانە ڕازی بکات. چەلەبی زۆر نیگەران بوو کاتێک لە واشنگتنەوە پەیامی ئەوەی پێگەیشتووە کە ئەمریکا ئامادە نییە بەشداری ئەو پلانە بکات و تۆنی لیک ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی ئەمریکا پەیامێکی با چەلەبی و بارزانی و تاڵەبانی گەیاندەبوو کە هەرچی ڕوو بدات خۆتان بەرپرسیارن، ئەمریکا ڕازیە بەمانەوەی ئەمری واقع. ئەفسەرەکەی CIA زۆر بەمە نیگەران ئەبێت و پاشکۆبوونەوە لەگەڵ چەلەبی هەوڵ ئەدات ڕازی بکات بە وەستاندنی پلانی ڕاپەڕین، بەڵام چەلەبی ڕازی نابێت. ئەفسەرەکەی CIA بۆ بینینی بارزانی ڕوودەکاتە سەری ڕەش و وەک ئاگادارکردنەوەیەک بە بارزانی دەڵێت کە ئەگەر شەڕانەگرن ئەوە ڕەنگە ئەمریکا کۆتایی بە ناوچەی دژەفڕین بێنێت لە باکوور. لەم کاتەدا بارزانی زۆر تووڕە دەبێت و ڕوودەکاتە ئەفسەرەکەی CIA و بە تووڕەییەوە پێی دەڵێت هەڕەشەم لێ مەکە. بۆ بکە ناوی نهێنی ئەفسەرەکەی CIA بوو، دەڵێت بارزانی جگەلەوەی لە شەڕدا بوو لەگەڵ تاڵەبانی، بەڵام بەهۆی بازرگانی هاوبەشی نەوتی قاچاق لەگەڵ سەددام ڕازی بوو بمانەوەی دۆخەکە چونکە پارەیەکی کاشی زۆری دەست دەکەوت و ئەوە بۆ بارزانی زۆر بوو، چونکە ئەو هەمیشە ترسی لەوە بوو کە ناچار بێت ببێتە پەنابەر و بە هەژاری بژی وەک ئەوەی لە ئێران ڕوبەڕووی بیەوە. ئەو دەڵێت کە هیچ کات گفتوگۆیەکی بەرهەمدار و هێمنی لەگەڵ بارزانی نەبووە و بەردەوام تووڕە و قەلەق بووە، بەڵام تاڵەبانی لە سەختترین کاتدا وازی لە قسەی خۆش نەدەهێنا و بەردەوام وەرەی بەرز بوو. 2 ڕۆژ بەر لە پلانەکەی چەلەبی بە مەبەستی گەیاندنی پەیامی کۆشکی سپی و زانینی هەڵوێستی بارزانی بۆ بجارێکی تر سەردانی سەری ڕەش دەکات. دەڵێت چەلەبی داوای کرد کە هیچ بە بەرزانی نەڵێم سەبارەت بە پلانەکە، با مەسعود بەمە نەزانێت، ئەگەر بزانێت هەموو شتێک تێک دەدا لێمان. کاتێک بۆ بدەچێتە سەری ڕەش دەبینێت بەرزانی لەوێ نییە، بەشێکی زۆر لە پاسەوانەکانیشی لەوێ نەماون. دواتر سەردانی نێچیروان بارزانیم کرد لە ماڵەکەی خۆی کە کەمێک دوور بوو لە ماڵی مامی. نێچیروان وتی کە مامی ئاگاداری پەیامەکەی ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی ئەمریکایە. دواتریش زانیم کە بارزانی وەک ئامادەکاریەک خۆی و کەسە نزیکەکانی چوونەتە زاخۆ تا ئەوەی ئەگەر دۆخەکە خراپ بوو بەرەو تورکیا هەڵبێت. بارزانی پێشتریش پەیامی بۆ سەددام ناردبوو ئەو بەشداری ئەو پلانە ناکات. تاڵەبانی ئامادەی ڕاگررتنی شەڕ بوو لەگەڵ بارزانی، بەڵام ئامادە نەبوو بەشداری پلانەکەی چەلەبی بکات و پلانی خۆی هەبوو کە ئەوی شێرشی زەمینی بوو بۆ سەرشاری کەرکووک و دیالە و دواتر بەرەو بەغدا. پاژەوەی چەلەبی بڕیارەدا بەبێ تاڵەبانی و بارزانی بە هاوکاری جەنەراڵێکی هەڵاتوی عێراق پلانی کودەتا ئەنجام بدەن. هەموو ئامادەکاریەک دەکرێت و بڕیار ئەدرێت لە تکریتەوە دەست پێ بکرێت، بەڵام سەر لە بەیانی ڕۆژی 4 ئازار لەبەری جێبەجێکردنی پلانەکە بە فەرمانی نێچیروان بارزانی ئەو جەنەراڵی سوپای عێراق دەستگیر دەکرێت و ماوەی 6 کاتژمێر ڕای دەگرن. ژمارێکی زۆر لە بەرپرسان و چەکدارانی سەر بە کۆنگرەی نیشتیمانی عێراق و ئەحمەد چەلەبیش دەستگیر دەکرێن و لە تکریت و بەغداش وردەکاری پلانەکە ئاشکرا دەکرێت و بەو جۆرە هەوڵەکەی چەلەبی شکستی هێنا. هێرشی سەربازی و گرتنەوەی کەرکووک. پلانی دووەمی ڕووخاندنی سەددام لەلایەن تاڵەبانیەوە داڕێژرا بوو کە بریتی بوو لە هێرشی زەمینی و پشتیوانی ئاسمانی ئەمریکا. بۆ بدەڵێت تاڵەبانی نەیدەویست باوەڕ بە قسەکانی تۆنی لیک بکات و هەمیشە دەیوت ئەگەر من هێرش بکەم پێتان وایە ئەمریکا پشتیوانیم بکات؟ بۆ بدەڵێت من نەمدەویست تاڵەبانی بێهیوا بکەم چونکە تەنیا ئەموت ئەمریکا پێی باشە سەددام لەسەر کار نەمێنێت.
تاڵەبانی زۆر نیگەران دەبێت بە بێدەنگی ئەمریکا لە بەرامبەر بازرگانی و بە قاچاق بردننی نەوت لە نێوان بارزانی و سەددام. تەنانەت تاڵەبانی باز لە یارمەتیدانی ئێران دەکات بۆ بارزانی لە سنووری پێنجوێن بۆ بەهێزکردنی هێزەکانی پارتی لە هەڵەبجە. بۆ بدەڵێت پەیوەندیم بە بارزانیەوە کرد سەبارەت بە قسەکانی تاڵەبانی، بەڵام ئەو ئینکاری کرد و وتی هیچ شتێکی وابوونی نییە. بۆ یافسەرەکەی CIA بۆ دڵنیابوون لە قسەکانی تاڵەبانی خۆی سەردانی پێنجوێن دەکات و دەبینێت لە سنووری ئێرانەوە هێزەکانی پارتی دەپەڕنەوە. دواتر بۆ پەیوەندی بە بارزانیەوە دەکات و دەڵێت کە ئەو بە چاوی خۆی هەموو شتەکانی بینیوە. کاتێک پەیوەندیم کرد بە بارزانیەوە زۆر تووڕە بوو، وتی تۆ خیانەتت لێ کردم، بەڵام من تەنیا ڕاستیەکەم پێوت و ئەو ڕەتی کردەوە قبوڵی بکات. بۆ بدەڵێت بەڕوونی باسی مەترسیەکانی پلانەکەی تاڵەبانیم کرد و باسم لەوە کرد کە ئەگەر ئەمریکا یارمەتیت نەدەن و بەرزانی لە پشتەوە پەلامارت بدات چی دەکەیت؟ تاڵەبانی وتی ئەو کات بارزانی لەلایەن خەڵکەکەی خۆشیەوە بە خیانەتکاری گەورە ئەژمار دەکرێت و هەر ئەوان لە ناوی دەبن. بەڵام من دەزانم سوپای عێراق ڕووخاوە و تەسلیم ئەبێت. چەند ڕۆژێک دوای شکستی پلانەکەی چەلەبی، تاڵەبانی لە سنووری هەولێرەوە هێرش دەکاتە سەر سوپای عێراق و زیانێکی کوشندە لە سوپای عێراق دەدات کە بە قسەی ئەفسەرەکەی CIA سەرکەوتنەکەی هێزەکانی تاڵەبانی چاوەڕوان نەکراو بوو و بەهۆی ئەوەی هێرشەکان بە شەو ئەنجام دەدران وەک پێویست نەتوانرا لەلایەن مانگە دەستکردەکانەوە تۆمار بکرێن و CIA بڕوای بە پلانەکەی تاڵەبانی نەبوو و بە شتێکی دروستکراوی دەزانی لە سنووری چەمچەماڵیش هێزەکانی یەکێتی زیانی زۆریان بە سوپای عێراق گەیاند و چەندین بەتالیۆنی سوپای عێراق تەسلیم بوون. بەڵام تاڵەبانی هەر چاوەڕوانی پشتیوانی ئاسمانی ئەمریکا بوو، ئەویش هەر نەبوو. بۆ بتەواوی سەرکەوتنەکانی هێزەکانی یەکێتی دەگوازێتەوە بۆ واشنگتن، بەڵام بەهۆی ئەوەی ئیداری کلنتن پلانی گۆڕینی سەددامی دواخستە بوو، هیچ پشتیوانیەک بۆ ڕووخاندنی سەددام بەدەست نەدەهات. بەتایبەت ڕووخاندنی سەددام بە دەستی کورد شتێک بوو ئیدارەی ئەمریکا نەیدەویست هەرگیز ڕوو بدات. بۆ بدەڵێت تاڵەبانی زۆر چاوی لەوە بوو کەرکۆک ڕزگار بکات، جگەلەوەی وەک خاکی کورد سەیری ئەکرد، بەڵام چاویشی لە نەوتە زۆرەکەی بوو، چونکە تاڵەبانی زۆر پێویستی بە چەک و پارە بوو تا بتوانێت حکوومەتەکەی بەردەوام بێت و سازش بۆ بەرزانی نەکات. بەڵام ئەوە بەدەست نەهات و شەڕڕاگیرا و هێزەکانی تاڵەبانیش شەکەت و بێچەک و بێپارە بوون. ڕێکەوتنی تاڵەبانی و ئێران. دوای بێهیوابوونی لە ئەمریکا، تاڵەبانی پەنا بۆ کۆماری ئیسلامی ئێران دەبات بۆ وەرگرتنی چەک و پارە و بە ناچاری ئەو تانک و کەلوپەلە سەربازیانەشی لە سوپای عێراق بەجێما بوون فرۆشتی بە ئێران و ئێران تا دەهات زیاتر کاریگەری لەسەر تاڵەبانی زیاد دەبوو و شەڕی پارتی وەکێتی دەستی پێکردەوە. بەڵام دیسان بە نێوەنگیری ئەمریکا و چەلەبی جارێکی تر ئاگربەست کرا و بڕیاری دانیشتنی ڕوبەڕووی تاڵەبانی و بارزانی درا بە سەرپەرشتی ئەمریکا. لە دوای ئاگربەست بڕیار بوو لە دوای 15 ئابی 1996 ڕۆژێک دیاری بکرێت بۆ سەردانی تاڵەبانی و بارزانی بۆ لەندەن بۆ ئەوەی لەوێ بە سەرپەرشتی ئەمریکا ڕێکەوتنی ئاشتی واژۆ بکەن. ناکۆکی سەرەکی لەسەر گومرگی ئیبراهیم خەلیل و کۆنتڕۆڵکردنی هەولێر بوو. ئەمریکا دەیویست بە هەر جۆرێک بووە تاڵەبانی و بارزانی ئاش بکاتەوە و تەرکیز بخەنە سەر پلانەکەی CIA بۆ ڕووخاندنی سەددام. بەڵام لێکدانەوەکانی بارزانی وابوو کە ئەگەر پلانەکەی CIA سەر بگرێت ئەوە تاڵەبانی بەهێزتر دەبێت و ئەگەر سەریش نەگرێت ئەوە ئەمریکا دیسانەوە کورد بە تەنیا جێدەهێڵێت. هەروەها بارزانی نیگەران بوو لە بێدەنگی ئەمریکا لە هێنانی سوپای ئێران، وەرگرتنی چەک لە ئێران و ترسی ئەوەی هەبوو بە تەواوی ئەو پەراوێز بخرێت. دیارنەمانی بارزانی بەر لە سیویەکی ئاب. ماوەی چەند ڕۆژێک بارزانی خۆی لە پەیوەندیکردن و کۆبوونەوە لەگەڵ بەرپرسانی ئەمریکا بەدوور کرد کە دیار بوو ئەمە ئەو کاتە بوو کە بارزانی بیری لەوە دەکردەوە کە لەبەری ئەمریکا هانا بۆ سەددام ببات تا دەسەڵاتی تاڵەبانی سنووردار بکات. ئەمریکا ئاگاداری پەیوەندی بازرگانی و بە قاچاق بردننی نەوتی عێراق بوو لە نێوان بارزانی و سەددام، بەڵام چاوی لەما خەواندە بوو چونکە دەیزانی لە ڕووی داراییەوە هاوکارێکی باشە بۆ کورد، بەتایبەت کە ئیداری کلنتۆن ئەو هاوکاری CIA نەهێشت کە جگە لە موچەی تاڵەبانی و بارزانی بە هێزەکانی پێشمەرگەشی دەدا. بەرپرسێکی ئەمریکی سەبارەت بە ئاگاداری ئەمریکا لە ڕێکەوتنی بارزانی و سەددام باسی لەوە کردووە کە چاوەڕوانی ئەوەیان نەکردووە بارزانی پەنا بۆ سەددام ببات دژی تاڵەبانی، بەڵکو ئەوەیان وەک فشار تەماشا کردووە. بەتایبەت ئەمە هەڵسەنگاندنی تیمی CIA ئەمریکا بوو لە کوردستان. هەروەها بەهۆی بوونی بڕیاری ناوچەی دژەفڕین چاوەڕوانی ئەوەیان نەکردووە
سەدام سەرکێشی وەها بکات و پەلاماری هەولێر بدات. 2 هەفتەی بەر لە 31 ئاب پێمان گوتن کە خەتەرێکی وە هەیە و ئەمە تەدەخولە و تا ڕۆژی 16 ئاب مبادرەیەکی تری ئاشتیمان کرد بەرە بەیانی 17 ئاب ئێمە تووشی گەورەترین هێرش بووین کە زۆر بەتوندی تۆپخانە ئیران و هێزی موشکی ئیران پشتیوانی لەو هێرشەیەکەتی کرد نەقدمانەیە و هەموو شتیش ئەتوانین بخەینە سەر مێز. نازانم چیان گوتووە بەڵام ئێمەش نەقدی ئەوانەکە. لە 22 ئابی 1996 بارزانی لە نامەیەکدا بۆ سەدام حسێن کە بەم شێوەیە دەست پێ دەکات داوای کۆبوونەوەی لێ دەکات. بەڕێز جەنابی سەرۆک، ئێوە با زیرەکی و ژیری خۆتان بیر لە دەستێوەردانی ئێرانیەکان لە کاروباری عێراق بکەنەوە. پاش چەند ڕۆژێک لەمە بارزانی بۆ خۆشی سەردانی بەغدای کرد و ڕێکەوتنەکەی یەکلا کردەوە. لە کۆبوونەوەکەدا بارزانی پلانی CIA بۆ سەدام ئاشکرا کرد کە بەنیازن هێرش بکەنە سەری و ئەوەی با سەدام ڕاگەیاندبوو کە ئەو لەگەڵ پلانەکەیدا نییە، چونکە دەزوەردانی ئێران لە کاروباری عێراق زیاتر دەکات. پێشتریش هەواڵگری عێراقی چەند پلانێکی تری CIA ئاشکرا کردبوو بەر لەوەی ئەنجام بدرێت کە بەپێی راپۆرتێکی واشنگتن پۆست لە 12 سێپتەمبەر بڵاو بۆتەوە عێراق توانی بووی زانیاری ورد لەسەر پلانەکانی ئەمریکا و ئۆپۆزیسیۆن دەست بکەوێت. باپی ڕێکەوتنەکە سوپای عێراق یارمەتی بارزانی دەدات بۆ گرتنەوەی هەولێر. لە بەرامبەردا بارزانی ڕێگە بدات سوپای عێراق لایەنگران و کارمەندانی هێزەکانی ئۆپۆزیسیۆنی عێراق لە هەولێر و سەلاحەدین دەستگیر بکات و دەستیش بگرێت بەسەر بارەگاکانیان بێ ئەوەی هێزەکانی بارزانی هەوڵی چوونە ناو ئەو بارەگایانە بدەن بەر لە سوپای عێراق. بەڵام ئەوەی بارزانی زیاتر تووڕە کرد کە پەلە بکات لە پلانەکەی بۆ هێنانی سوپای عێراق ئاشکرابوونی نامەکانی تاڵەبانی بوو بۆ بەرپرسانی ئێران کە داوای چەک و هاوکاری دارایی زیاتر ئەکات بۆ ئەوەی بەر لە پلانێکی سەدام و بەرزانی بگرێت دژی ئەو. لە 21 ئابی 1996 واتە یەک ڕۆژ بەر لە نامەکەی بارزانی بۆ سەدام تاڵەبانی داوا لە محەممەد جعفەری فەرماندەی سوپای پاسداران دەکات بۆ ئەوەی بە زوویی هێزەکانی ڕەوانی ناوچەکانی یەکێتی بکات. ئەم داواکاریانەی تاڵەبانی لە ئێران دوای بێهیوابوونی دێت لە بەڵێنەکانی ئەمریکا. ئەفسەرەکەی CIA دەڵێت تاڵەبانی هەمیشە دەیوت ئەگەر چەک و پارەمان بنێ ئەتوانین سەدام بڕوخێنی. بەڵام ئەوە قسەی زۆر کەسایەتی تری عێراق بوو کە CIA تاقی کردنەوە و بەڵام ئەنجامی نەبوو. بەرەبەیانی سیوێکی ئاب بەرەبەیانی سیوێکی ئاب هێزەکانی سوپای عێراق لە کەرکووک و مسڵەوە بەرەو شاری هەولێر جوڵەیان پێکرا کە ژمارەیان 30,000 سەرباز دەبوو لەگەڵ 150 تانک. تاڵەبانی لە بێدەنگی ئەمریکا کەوتە گومان. چەندین نامە و پەیامی ئاڕاستەی نوێنەرەکەی لە واشنگتن بەرهەم ساڵح کرد تا ئەمریکا لە پەلاماری سوپای عێراق ئاگادار بکاتەوە. با نزیکبوونەوەی سوپای عێراق کارمەندەکانی CIA بنکەکانی خۆیان لە عینکاوە و هاوینە هەواری سەلاحەدین چۆڵ کرد و بە بڕی $100,000 ئامێر و کەلوپەلیان لە دوای خۆیان بەجێهێشت. تاڵەبانی تا دوا چرکە هیوای ئەوەی هەبوو کە ئەمریکا لە ڕێگەی ئاسمانەوە هێرش بکات. بەڵام هیچ هیوایەک نەبوو و بەرەم ساڵحیش هیچ هەواڵێکی دڵخۆشکەری بۆ تاڵەبانی پێ نەبوو. بۆیە تاڵەبانی کە پێشتر توانی بووی زەبری کوشندا لە سوپای عێراق بدات هەولێری بێبەرگری چۆڵ کرد. ڕووداوەکانی سیوێکی ئاب لە کاتێکدا بۆ کە بیل کلنتن سەرقاڵی کەمپینی خۆ هەڵبژاردنەوە بوو و تەنیا 3 مانگی مابوو بۆ هەڵبژاردن. بۆیە کۆشکی سپی تا سەدام هەولێری نەگرت هیچ هەڵوێستێکی نەبوو. بەڵام ڕۆبەرت بایر لە کتێبەکەیدا بەرگری نەکردنی هێزەکانی تاڵەبانی لە شاری هەولێر با ڕووداوێکی چاوەڕوان نەکراو دەزانێت. بەتایبەت کە تاڵەبانی ئامادە بوو تا بەغداد بەشدار بێ لە پەلاماردانی حکوومەتی عێراق با پێی پلانەکەی CIA. ئەو دەڵێت تاڵەبانی دەیوت ئێمە هەولێر چۆڵ دەکەین بۆ ئەوەی ئەمریکا هێرش بکاتە سەر سوپای عێراق و ئێمە لە کەرکووک و دیالەوە هێرش دەکەین و سوپای عێراق لە یەکدا دەبڕین. بەڵام ئەمریکا هیچ هێرشێکی نەکرد. مانشێتی ڕۆژنامەکانی ئەمریکا ئەمە بوو: بارزانی خیانەتی لە ئەمریکا کرد. لە دوای سیوێکی ئاب میدیاکانی ئەمریکا، واشنگتن پۆست و CNN و نیویۆرک تایمس ڕێکەوتنی بارزانی و سەدامیان با خیانەتی بارزانی لە ئەمریکا ئەژمار کرد. بەڵام باز لەوەش دەکەن کە ڕێکەوتنی بارزانی و سەدام تاکتیکی بووە و استراتیژی نەبووە. بەڵام بارزانی ترسی ئەوەشی هەبوو کە بەهۆی ئەو هەنگاوی ئەوەوە ئەزموونی هەرێمی کوردستان با یەکجاری لەناو بچێت. بەڵام ئەو ڕیسکەی کرد.
تەنیا 10 ڕۆژ دوای داگیرکردنی هەولێر بارزانی لە ڕێگەی نوێنەری خۆی لا واشنگتن پەیامێکی ئاڕاستەی ئەمریکا کرد کە ئەو ئامادەیە لەگەڵ ئەمریکا کار بکات و پەیوەندیەکەشی لەگەڵ سەددام کاتی بووە و بۆ مەبەستێکی دیاریکراو بووە. بارزانی لە ڕێگەی دڵشاد میران نوێنەری پارتی لە لەندەن بە CNN ڕاگەیاند بوو کە هیوای وایە ئەمریکا بەردەوام بێت لە هێرشکردنە سەر سوپای عێراق بۆ ئەوەی لە هەولێر بکشێنەوە. هەمان ڕۆژ وتەبێژی ئەو کاتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا نیکۆلاس بێرنس پشتیوانی ئەمریکای بۆ ڕێکەوتنی ئاشتی لە نێوان بارزانی و تاڵەبانی دووپات کردەوە کە بەر لە سیوێکی ئاب پلانی بۆ دانرابوو. بەڵام بەهۆی بەردەوامی شەڕی ناوخۆ ئەو ڕێکەوتن دواخرا بۆ 2 ساڵ دواتر و لە واشنگتن بە سەرپەرشتی وەزیری دەرەوەی ئەمریکا مادلین ئەلبرایت واژۆ کراو. لەو ڕۆژەوە شەڕی ناوخۆ لە نێوان پارتی و یەکێتی کۆتایی هات. ئەویش پاش چەندین کۆبوونەوە و دانیشتنی تایبەت و نهێنی لە نێوان شاندێکی ئەمریکی و بارزانی و تاڵەبانی کە بە زیادکردنی بودجەی CIA بۆ بەرپرسە کوردەکان بەشی زۆری کێشەکانی نێوان تاڵەبانی و بارزانی ڕەویەوە. بەڵام تا ئێستاش کاریگەری ڕووداوی سیوێکی ئاب بەسەر گۆڕەپانی سیاسی کوردستانەوە دیارە کە تیایدا پارتی دیموکراتی کوردستان بەدەر لە ئەنجامی دەنگدان هێزی یەکلاکەرەوە و حاکمی مطلقە لە هەولێر و لەگەڵبوونی هەر گرژیەکی سیاسی لەگەڵ نەیارەکانی دەرگای هەولێریان بەڕوودا دادەخات.